وڵای برا لەوە تێڕاهاتینە چستانێ زبارەیت ناتەواتانە سەقینین لەوە پاییزە پێگەن وێ ڕاگەن بەڵێ لە هاوکاریاکەن ئەگە پیاژ هاوکاری نەکەن یارمەتن نەدەن پێ ناسەخن بەتەنێ ئەوشین یارمەت تێدەن وڵا ئێستاژ نەساەوەشی زارانێ زار خەڵکەن دیماندی بوو بەخوا هەمووی شێ پیانیان نەکردن زەمانی زاران بەس ئێستان ئێستاژ نیش ئاساینەوە ئەگە بێ هەندێک تەماتاکەن بە خواردنێ خۆ لەوە ڕزی خۆ بکەین هەندێک شینای بکەین هەشە لەوە ڕزی خۆ زاران خەڵکی تون نەکرد و تەماتەیەکردن من داڵ بەخێوە کردی بەخوا هەمووی شتەکردن خەڵکە لەشی ماندی بەس ئێستانە ئێستا خەڵک زۆری ساوەیە ئەیڵا زەمان جار والله زەمان جار توتنەکە زۆر نەکرد برا ئەرێ وڵات توتن نەکرد بەخوای دێ نەکردن ئەچونە درونێ هەمووی شکار نەکردن بەس ئێستانە ئێستا هەموو خەڵکی ساوەیە وردە یا ڕێزمەکەیە خۆمەشێتی بیتۆم جوانی ژیان کاکە ئێرە مەچەیە هاوینە هەواری مەچەیە هاوینان خەڵک دێت تەماتەیەکە خیاریەکە ڕەزی هەیە باغی هەیە ئیدی گوێزی هەیە پایزانی شۆڕکاتەوە وەل ئاسڵ ئێرە ئاوەدانی نییە یعنی دستانە ژیانی لێ نیە بەفرەکی زۆری لێکەویت ئەوەی دیکەش هەیە مەعاشی هەیە یعنی شینایەتی ناکە و میوەزات گوێزی لێیە هەناری لێیە ترێکی زۆری لێیە خۆخی هەیە هەرمەی هەیە خەڵک لە بڕی ئەوەی محاژ نییە بێهومێت بووە لە حکومەتیش بەڕاستی حکومەتەکە زێهومێدێ نەمایە سفر بووە بالێتان نەشارمەوە ئێرە بیشیە لە وەرچستان ئاوین هەواری مەچێ خەرشی زەراعەتی نێرە خەڵک هەمووی لە ڕانێ و لە دیانان و خەڵکی خۆن بە تایبەتیش هاوینان دێتە ئێرانە لە بۆ زەراعەتی بە خەیار و تەماتە و شتانەوە سەرقاڵە لەگەڵ باغداری کیلۆ گەلێش زۆرە هەموو ڕۆژە دەرمانی ڕشینی لەسەر ڕۆژێتەوە خوارێ هەر هەندێکە ڕوات و هەندێک ئەمری هەندێک ئەمری هەندێک شکە دێتەوە وەچی بەرنامەیە وەڵاهی زا هەموو شتێک خوا تەماتەیە خوا خەیارێ خوا کدوویە خوا ئەو پەرکە گوێز شووە خوا پەرکە هەنجیرێ خوا هیچی نێشتێ بەدەستەمە